لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە کەرتی گەشتیاری دەکەین لە کوردستان زانینی تا چەند گرنگی درراوە بە کەرتی گەشتیاری و تا چەند حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان گرنگی بەم کەرتە دەدەن و لەگەڵیدا لە زانکۆ و پەیمانگاکانیشدا پێم وایە بێ بەشێکەیە کە گەنجان تیایدا دەرچووی ئەو بەشن و بەشی گەشت و گوزارە تیایدا دەتوانن زیاتر ڕۆڵیان هەبێت لە کەرتی گەشتیاریدا و گرنگی بەم بابەتە بدرێت و لەگەڵیدا باز لەوە دەکەین کە چی بکرێت بۆی کە گەشتیاران چەند جاری دیکە ڕووبکەنەوە لە هەرێمی کوردستان و بتوانن لە هەرێمی کوردستاندا گەشت بکەن و ئەمەش بۆ خۆی بۆ هەرێمی کوردستان داهاتێکی باش دەبێتەوەی کە ئەو گەشتیارانە ڕوو لە وڵاتە بکەن. زۆرێک لە وڵاتانە لە دەرەوە تەنها بە کەرتی گەشتیاری دەژینواتە هیچ داهاتێک و هیچ سامانێکی دیکەیان نییە، بۆیە گرنگە ئەم بابەتەش گرنگی پێ بدرێت بۆ بەتایبەتی تر کە لە ئێستادا لە وەرزی بەهارداین. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک هیوا فریدون بەرپرسی ڕاگەیاندنی کۆمەڵی گەشت و گوزارناسانی گەشت و گوزارناسان و لقی سلێمانی. کاک هیوا گیان بەخێر بێن. سپاس بۆ سەرچاومان. ڕۆژی ئێوەش باش. کاک هیوا ئێستا لە وەرزی بەهارداین و گرنگێکی تایبەت دەدرێت بە گەشت و سەیرانەکان و لەگەڵیدا بەشێکی زۆر لە گەشتیارەکان لە خواروی عێراق و یاخود لە دەرەوەی هەرێمی کوردستان ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. چی بکرێت بۆی کە زیاتر ئیحتیمام بدرێت بەم کەرتە؟ سەرەتا بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان و ئێمە گەشتیاران لە هەرێمی کوردستانە بەگشتی لەم وەرزانەیە بە تایبەتی لە بۆنە و وەرزەکانە تایبەتی لەگەڵ هاتنی جژنی نەورۆز و وەرزی بەهارە ڕێژەیەکی زۆر لە گەشتیاران سەدانی هەرێمی کوردستانەکەن و بەگشتی ئەو کەسانی کە زۆرترین ئەو گەشتیارانی کەیەن زۆرینیان ئەو گەشتیارانان کە لە ناوەڕاست و خواروی عێراقەوە ڕۆکەن هەرێمی کوردستان و توانن بڵین ئەو گەشتیارانان کە زۆرینەی یەن بۆ سروشتەکەی کوردستان ببینن یەن میواندۆستی و شاری خۆیان وەکو شار و وڵاتی خۆیان مامەڵە لەگەڵ گەشت و گوزار وەکو شار و وڵاتی خۆیان مامەڵە لەگەڵ کوردستانەکەن. کاکیوە ئێستا بارودۆخی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستانە چۆنە یاخود لە شوێنێکی هەرێمی کوردستانە زۆر گەشتیار ڕوویتەیەکە و هەروە خەڵک زۆر حەزەکە سەردانی ئەو شوێنانە بکات. بەڵێ لە هەرێمی کوردستانە ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان لە ڕووی گەشتیاریەوە وەکو بنەما سروشتی و مرۆییەکان لە هەرێمی کوردستانە بنەماکی زۆر باشە و بەپێی هەموو بەڵگە و سەرچاوەکان لە هەرێمی کوردستانە گەشت و گوزار لە پێشکەوتنایە بەپێی ئەوەی کە سروشتێکی زۆر باش و لەبار و گونجاوی هەیە کە هەر چوار وەرزەکەتیایە خۆی بینێتەوە و لەگەڵ ئەوەشا چەندین بنەمای سروشتی و مرۆییمان هەیە لە هەرێمی کوردستانە و بەپێی سەرچاوە و پێگەکان پێگە جیهانی و سەرچاوە جیهانیەکان هەرێمی کوردستانیشەکە لەو هەرێمە جیهانیانی لە ناوچەکەدا بۆ گەشت و گوزار لەسەر ئاستی جیهانە ئەتوانین وەکو هەرێمێکی گەشتیاری سەیری بکەین. کاگیوە جیاوازیەکرێت لە نێوان گەشت و سەیران داواتە ئەو کەسی کە سەیران دەکاتەوەشی کە گەشت دەکات هیچ جیاوازیەکی لە بەڵێ بێگومان ئەگەر بین ئێمە پێناسەیەک بۆ گەشت و گوزار بکەین گەشت و گوزار لەگەڵ گەشت لەگەڵ سەیرانکەرە جیاوازە هەڵ سەیرانە جیاوازە گەشت ئەتوانین لە پێناسیشی کووردا وا پێناسی بکەین گەشت ئەو چالاشە مرۆیی وە ئەو چالاشە مرۆیی ئەو جوڵەی مرۆڤە کە لە شوێنی نیشتەجێبوونی هەمیشەی خۆیەوە گەشت دەکات بۆ شوێنێکی دیکە لە ناوخۆی وڵاتە بێت یاخود لە دەرەوەی وڵاتە بێت بە مەرجی ئەوەی لە 24 ساعت کەمتر نەبێت و لە 6 مانگ زیاتر نەبێت. ئەمە یەکێکە لە پێناسە ستانداردەکانی جیهان کە ڕێکخراوی جیهانی گەشت و گوزار داینەوە. بەڵام ئەگە باسی سەیران بکەین وەکو دەستەواژەی سەیران بە عەرەبی نووسها بە ئینگلیزی پیکنیک سەیرانکردن چونە دەرەوەیشی کورتخایەنە و بۆ ماوەیەکی کورتخایەن کە مەرجی ئەوەیە کە گەڕانەوەی تێدایە بۆ 24 ساعت زیاتر ناخایەنێت. ئەم سەیرانی کە ئێمە لە کوردەواریە ئەیکین و ئێستا وەرزی بەهارە خەڵکو و ئەو گەشتیارانە ئەچنە دەرەوە ئەتوانین پێیان بڵین سەیرانکەر ناتوانین پێیان بڵین گەشتیار چونکە ئەمانە مەرجی ئەوانیانە کە نامێننەوە و لەو شوێنە هۆتێل و مۆتێل بەکارنانن خزمە گوزارەکانی گەشت و گوزار بەکارناهێنن ئەو کاتێ ئێمە پێیان بڵین سەیرانکەر. کاکیوە ئێستا وەرزی بەهارەوە هەروایمان لە یەکەم ڕۆژی نەورۆزی شاین ئێمە لە هەرێمی کوردستانە چۆن پێشوازی بکەین لەو کەسانی کە سەردانی ناوچە گەشتیارەکانەکە تایبەت کە ئێمە ئێستا لە دەڤەرە جیاوازەکان لە شارە جیاوازەکان سەیرانگای زۆرمان هەیە و کۆمەڵی خزمەت گوزاریان تایە چی بکرێ بۆی باشترین خزمەت گوزاری پێشکەشی ئەم سەیرانکەر و گەشتیارانە بکرێت؟ بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستانە کە لە ئێستایە بۆنەی نەورۆزە
گەشتیاران بەهۆی بۆنەی نەورۆزەوە سەردانی هەرێمی کوردستان ئەکەن سەردانی سەیرانگاکانمان بەڵێ ئێمە ئەتوانین یەکەم ئەرک لەسەر ئەوەی ئێمە ئەوەیە ئەرشی حکومیە لایەنە بەرپرسیار و پەیوەندیدارەکانە بە گەشت و گوزارەوە بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سلەیمانیە ئەگەر لە سنووری سلەیمانی باسکەین بەڕێوەبەراتی گەشت و گوزارەکانە دەستەی گشتی گەشت و گوزارە هەموو شوێنانە کە ڕاستەوخۆ پەیوەندیدارن بە گەشتیارانەوە کە پێشوازی لە گەشتیاران بکەن بۆ بێگومان لە ئێستاە پێشوازیی زۆر باش هەیە لە دەواازەکان کە داغڵە بن ئەو گەشتیارانە کە بە ئۆتۆمبیل سەردانی هەرێمی کوردستانەکەن لە بازگەکانە ڕێبەر و بڕۆشەری گەشتیاریان بۆ داوین کراوە و توانین بڵین زۆر تا ڕێژەیەکی زۆر باش توانراوە ئەو شوێنانەیان بۆ دیاری بکرێکاچن و بە تەواوەتی خزمەتیان بکەن. ئەو گەشتیارانی کە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن لەکوێ دێنە نێو هەرێمی کوردستان زیاتر پێم وابێت پارێزگەکانی خواروی عێراقی یان خود گەشتیاری دەرەوەشمان هەیە. بەڵێ بێگومان ئەگەر ئێمە ڕێژەیەکی ساڵی پار وەرگین بەراوردێکی ساڵی پار بکەین لەگەڵ ئێستاە ساڵی پار لە هەرێمی کوردستانە بۆنە و جەژنی نەورۆز نزیکی 100,000 گەشتیار هاو بۆ سنووری پارێزگای سلەیمانی و سنووری پارێزگای سلەیمانی یەکێک بوو شوێنانی کە لە نەورۆزە زۆرترین گەشتیار سەردانی کردین بەڵێ زۆرترین گەشتیارەکان ئەتوانین بڵین لە 60 بۆ 70 گەشتیارەکان لە هەرێمی کوردستانە و زیاتریان ئەو گەشتیارانە لە خوار و ناوەڕاستی عێراق و سەردانی هەرێمی کوردستانەکەن ڕێژێکی کەمی لە وڵاتی ئێرانی داوسێمانەوە سەردانی هەرێمی کوردستانەکەن ڕێژەی کەمتریش لەوە ئەتوانین بڵێن ڕێژێکی لە 5 ئەو گەشتیارانە لە دەرەوە گەشتیاری بیانین سەردانی هەرێمی کوردستانەکە. جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ئەو خەڵکانی کە لە ئێستادا گەشتەکەنە نێو هەرێمی کوردستان بە بەراورد بە ساڵانی ڕابردووتر واتە ئێستا خەڵکیانێکی زۆر دێنە نێو هەرێمی کوردستان بە مەبەستی گەشتکردن. ئەو جیاوازێت چییە؟ ئەو ڕۆڵە چییە کە وای کردو مەسەلەن لە ڕووی گەشت و گوزارە زیاتر پەرە بە هەرێمی کوردستان بدرێت بۆ ئەو داهاتەشی کە دەستیانەکەوێت حکوومەت دووبارە هەر لە کەرتی گەشتیاریە سەرفی بکاتەوە؟ بەڵێ سەبارەت بەوە جیاوازی هەرێمی کوردستان لەگەڵ شوێنەکانی دیکە وەکو پێشتر ئاماژەمان پێکرد چواروەرزەکەی ساڵ تەواتی خۆی ئەنوێنێەوە سروشتێکی گونجاو و تەواوەتی هەیە ئەتوانین بڵین هەموو بنەماس سروشتی مرۆیەکان لە هەرێمی کوردستانە بوونیان هەیە تەنها لە هەرێمی کوردستانە پێویستی بە پەرەپێدانێکە پێویستی بە بەرەو پێشچوونیەکە پێویستی بە گەشەپێدانی گەشت و گوزارە وەکو بنەماکان هەموویمان هەیە لە هەرێمی کوردستان ئێستا ئەگەر ئێمە باسی چەندین ڕێژە و ئامارێک بکەین ڕێژەکان لە هەرێمی کوردستانە لە ئێستای هەرێمی کوردستان 3927 بنکەی گەشت و گوزاری تێدایە ئەگەر ئێمە باسی ئەمانە بکەین پۆلینی بکەین بەسەر شارەکانی هەرێمی کوردستانە لە هەرێمی کوردستانە بەگشتی ئێمە ئەتوانین باسی ئەوە بکەین کە 20 تاڤگەی گەشتیاریمان هەیە 22 شوێنی ئاینیمان هەیە 20 ئەشکەوتمان هەیە کە شیاو بن بۆ سەردانیکردن 40 شوێنەوارمان هەیە کە شیاوی ئەوە بێ کە گەشتیار سەردانی بکە بەڵام ڕێژەکە زۆر لەوە زیاترە 8,000 نقطە و بنکەی شوێنەواری تۆمار کراوە لە بەڕێبەراتیە شوێنەوارەکان بەڵام تەنها 40 لەو 8,000 ئێمە وەکو گەشتیار ئەتوانین گەشتیاریان بۆ بەرینەوە سەردانی بکەن بۆ زۆرینی ترمان هەیە و 6 شاری یاری گەورەمان هەیە 5 تەرەفلیکمان هەیە زۆرێک لەو شوێنانی کە ئێمە هەمانە کە بەردەوامی 20 مۆزەخانی جۆراوجۆر و جیاوازمان هەیە کە ڕسمی بێت ئەمانە هەموو یەکێک لەو بنەمایانەی جگە لە هۆتێل و مۆتێل و ڕێستۆرانتەکان کەوانش سەرخانێکی ئابوورین سەرخانێکی گەشتیارین کە گەشتیاران لە هەرێمی کوردستانە 680 هۆتێلمان هەیە بە ڕێژەیەکی دوایین ئامار کە لە هەرێمی کوردستانە تۆمار کراوە پێمان ئەڵێ کە ژمارەی شوێنەکانی مانەوە لە هەرێمی کوردستانە ڕووی لە گەشەدایە. زۆر باشە کاکیوە لە هەموو وڵاتێکە وەرزی تایبەت هەیە بە گەشتکردن لە کوردستانە چ وەرزێک زۆر گەشتیار ڕووتەیە کاتوە وەرزی گەشتکردن و ئێمەشایانیەوەی دڵمانی پێخۆشکەین بڵین سەردانگەرێکی زۆر ڕووی کردوتە هەرێمەکەمان. بەڵێ بەگشتی لە هەرێمی کوردستانە بەو پێی کە بە تەواوەتی هەرێمی کوردستان پەرەی بەو جۆرە گەشتە نەیاوە کە گەشتی چواروەرزەی هەبێت لە هەر چواروەرزەی ساڵە گەشتیار سەردانی هەرێمی کوردستان بکات بەڵێ لە ئێستاشە لە هەر چواروەرزەی ساڵە سەردانی هەرێمی کوردستان ئەکرێت بەڵام بەڕێژێکی زۆر نییە ئێمە توانین لە مانگی 3 حسابی بکەین تا مانگینۆ لە مانگی 3 تا مانگینۆ لە بەهارەوە توانین بڵین تا هاوین تەواو ئەبێت
ئێمە توانین بڵین گەشتیار لەو مودەیە ئەو کاتە لە لووتکەی گەشتیاریین بە تایبەتی لە مانگەکانی هاوینە لەگەڵ هاتنی وەرزی هاوینە گەشتیاران زۆرتر سەردانی هەرێمی کوردستانەکەن و زۆرتر حەزیان بە گەشتکردنە بۆ هەرێمی کوردستان. شێوازی پێشوازیکردن جۆری پێشوازیکردن دەبێت چۆنی بێت دەکرێت بڵێن ئەمەش معنی بیخەمە سەر ئەوەی کە ئەو کەسانی کە دەرچووی بەشی گەشت و گوزان دەکرێت هەر لەم بابەتەوە هەم لە بەرەو پێچوونی کەرتی گەشتیاریدا ڕۆڵێکی زۆر باش بکێڕن. بەڵێ بێگومان پێشوازیکردن لە گەشتیار ئیشێکی زۆر گرنگ و زۆر پیرۆزە. ئێمە کە لە هەرێمی کوردستانە سەردانی گەشتیاری بۆ هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان و پێشوازیی زۆر گەرمیان ئەبێ لێ بکەین. بەڵێ چونکە بێگومان ئەو گەشتیارانە ئێمە تەنها وەکو گەشتێکی ئاسایی مامەڵیان لەگەڵان نەکەین چونکە بەڕاستی ئەمانە باڵێزی ڕاستەقینن کە ئەڕۆنەوە بۆ وڵات و شاری خۆیان ئەتوانن لە خەڵکی دیگە هەندێن بۆ ئەوی بتوانن هەرێمی کوردستان زیاتر بناسێنن زیاتر وەکو ئەو کەسانی کە لە چواردەوریانە ئەو کەسوکار و خزم و کەسوکارانی کە هەیەە کە ئەچنەوە وڵاتەکانی خۆیان زیاتر باسی ئەو کەسانە بکەن زیاتر هانی هەموو وڵات و شارێکی خۆیان بن کە سەردانی هەرێمی کوردستان بکەن و سەبارەت بەوەی کە لە هەرێمی کوردستانە بەشە گەشتیاریەکان لە هەرێمی کوردستانە ئێمە پۆلێنیان بکەین 4 بۆ 5 ئامادەی پیشەی گەشت و گوزار هەیە 5 پەیمانگا هەیە لە هەرێمی کوردستانە لەگەڵ ئەوەیە 5 بەشی گەشتیاری هەیە لە کۆلێژەکانە لە سلەیمانیە لە بەشی گەشت و گوزار کۆلێژی بازرگانی بەشی گەشت و گوزار هەیە کە ئەتوانین بڵێن ئەمە ساڵانە چەندین حکوومەت سوود لەم کادر و لەم دەرچوانە وەربگرێت یان هەر کەسانێکدا ئەنرێت کە سپۆڕیانە لەو بوارەیە. خۆشبەختانە لە ماوەی ڕابردووە بە هەوڵ و تێکۆشانی ئێمە و کۆمەڵی گەشت و گوزار ناسان لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ دەستەی گەشت و گوزارە توانیومانە زۆرینەی ئەو گەشتیارانەکە زۆرینەی ئەو کەسانی کە دەرچووی بەشی گەشت و گوزارن ڕێژەیشیان بۆ دابینکەی لە ڕێژگەر لە سایاسیە لە سایاسی هەموو شوێنە گەشتیاریەکان ئەبێت کادری دەرچووی بەشی گەشت و گوزار بن لەو شوێنەیە دابە بمزرێنەوە و لەو شوێنانەیە کار بکەن کە تایبەت و تایبەتمەندن بە بواری گەشت و گوزار. بەڵام ئەمە تەنها بڕیاریشی دەرچووە و لە زۆرینەی دەورە و خولەکانمانە کە ئێمە خۆلمان بکردن دەورەمان بکردنەوە بۆی ئاستی ئەو کەسانی کە ڕاستە دەرچووی گەشت و گوزارن ڕاستە بڕوانامەی گەشت و گوزاریان هەیە و بڕوانامەی بەکالەورەسیان هەیە یاخۆی بڕوانامەی ئامادەییان هەیە بۆی بە تەواوەتی ئامادە بن کە پێشوازی لە گەشتیاران بکەن ئەو کاری پراکتیشیان کرد دەبێت پێشەوەی پشنە بەردەم گەشتیار پێشەوەی پێشوازی گەشتیاران بکەن. زۆر باش کاکیوە لە ئێمە چ جۆرە سەردانی کەرێک زۆرە و کەسانی کە بە تاگیان بە شێوازی گروپین سەردانەکەن ئێمە گەشتیارمان زیاترە. لە هەرێمی کوردستانە بەگشتی ئەتوانین بڵین ئەو کەسانی کە زۆرتر سەردانی هەرێمی کوردستانەکەن ئەو کەسانن کە بە گروپ یان بە تایبەتی لە خوار و ناوەڕاستی عێراقەوە و بێگومان ئەو کەسانن بە کاری تایبەتیان بۆ هەرێمی کوردستان چونکە ئێمە چەندین جۆری گەشت و گوزارمان هەیە گەشتی خۆشگوزەرانی و حەوانەوانمان هەیە گەشتی تەندروستیمان هەیە گەشتی ئاینیمان هەیە گەشتی کلتوری و شوێنەواری و ڕۆشنبیریمان هەیە. ئەم جۆرە گەشتانە بە هەر هۆکارێک بێت لە هۆکارەکان ئەم گەشتیارانە سەردانی هەرێمی کوردستانەکەن جا بەشێکی زۆریان ئەوانن کە لە ڕێگەی گروپەکانەوە بە ئۆتۆمبیلی گەورە و پاس گەشتیاری سەردانی هەرێمی کوردستانەکەن بەشێکی تریشیان ئەوانن کە بەساری تایبەت و ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان سەردانی هەرێمی کوردستانەکەن. بەشێک لەو کەسانی کە خاوەنی ناوچە گەشتیارەکان گلەی لە هەندێک لەو گەشتیاران دەکەن کە بەتایبەت لە خواروی پارێزگەکانی عێراقەوە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بۆی کە پاک و خاوێنی ڕناگرن کۆمەڵێک شتی دیکە بۆن و لە شوێنێکە ئەمێننەوە دەنگێکی زۆری تەجیل و کۆمەڵێک لەو بابەتانە خەڵکانی دیکە بێزارەکەن ئەمە زۆر جار بێت هۆی ڕەکلێبوونەوەیان ینی بەڕاستی وەکو خۆش ئاماژە پێکرد کە بێت شازێکی جوانی مامەڵیان لەگەڵدا بکرێت چی بکرێت لەم کاتەداوە بێت چۆن مامەڵیان لەگەڵدا بکرێت و تا چەند گرنگە ڕۆشنبیریان بدرێتێ بووی کە پاک و خاوێنی شوێنەکان ڕابگرن. باڵێ لە هەرێمی کوردستان بەگشتی کە کاتێک گەشتیار سەردانی هەرێمی کوردستان ئەکات چونکە بە شێوازێکی زۆر ڕێکخرا و منەظەم نییە ئەو شوێنانەی کە سەیرانگاکانمان بە تایبەتی لە وەرزی بەهارە کە ئەمە لێرەوە پەیامێکیش بگەێنن بۆ کەسانی کە سەیرانکەرن یاخود گەشتیارێن بۆ هەرێمی کوردستان و پەیامێک بۆ ئەوان و پەیامێکیش بۆ کەسانی کە خاوەن پرۆژە و کۆمەلگا گەشتیارەکان
لە هەرێمی کوردستانە کە هەردووشان مامەڵەی نادروست ئەکەن لەگەڵ ئەو جۆرەیە ئەوان مامەڵەی نادروست ئەکەن لەگەڵ گەشتیارەکەیە لەگەڵ شوێنەکەی خۆیان و گەشتیارانیش مامەڵەی نادروست سەیرانکەران و گەشتیارانیش مامەڵەی نادروست ئەکەن لەگەڵ ئەو شوێن و مۆقعی کە بووی چوون گەشتی بۆ بکەن. ئەگەر ئێمە بین باسی لە کەم و کوڕەکانی شوێنە گەشتیارەکانمان بکەین بەڕاستی کەم و کوڕێکی زۆری تێدایە چونکە بە تەواوەتی شیاوی گەشت و گوزار نین شیاوی ئەوە نین کە بە تەواوەتی ناوی بدرێت شوێنێکی ستانداردی جیهانی گەشت و گوزاری. ئەگەر ئێمە نمونەیەک بینینەوە لەسەر سەیرانگای شێریمی کوردستان کە زۆر بەناوبانکە ئەوی سەیرانگەی دوکانە کە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە سنووری پارێزگای سلەیمانیە سەردانێکی زۆری هەیە. ئەم سەیرانگایە کە سەیرانگایەکی گەورە و گەشتیاریە لە هەرێمی کوردستانەوە و لە عێراقا بەناوبانگە خەڵکی لە 14 وەرەوە سەردانیەکە 70 کیلۆمەتر لە شاری سلەیمانیەوە دوورە. ئەم سەیرانگایەکە کە ئەتوانین بڵین 30 هەوارگە و کۆمەلگەی گەشتیاری تێدایە. ئێستا بەم ڕێژانی کە من لێرەدا بەیانی یەکەم بۆمان دەرەکەوێت کە لە شوێنێکی سەیرانگایەکی وەکو دوکانە کە ئێمە هیچ مەبەستێکمان نییە لە سەیرانگایەکی وەکو دوکان تانە و تەشیر بین یاخود ڕخنەیەکی لێ بگرین کە ئێمە ڕخنەی لێگرین ڕخنێکی بنیادنەری لێگرین بۆی بتوانن بەپێی ڕخنەکانی ئێمە کە ئێمە کەسێکی ئەکادیمین و پسپۆڕی ئەو بوارین بتوانن زیاتر خۆیان بەرەو پێش برن. ئێمە ئەتوانین وا پۆلینی بکەین کە لە سەیرانگایەکی وەکو دوکانە 30 کۆمەڵگە و هەوارگەی گەشتیاریمان هەیە و لەگەڵ ئەوەشە 180 کابینەمان هەیە لەگەڵ ئەوەشە 3 هۆتێلمان هەیە 1 مۆتێلی گەشتیاریشمان هەیە 92 ژووری گەشتیاریمان هەیە لە سەیرانگە و لە دەریاچی دوکانە لەگەڵ ئەوەیە 240 کەپری مۆدێرنمان هەیە. ئەوانەی کە ئەمێنێتەوە لە کەپرەکان لە سەیرانگەی دوکانە 1000 کەپری میلین لەبەری سافتکە کە دروست کراون لەم بەر و لەو بەری دوکان کە دروست کراون 1000 کەپری میلین واتە لە هەرێمی لە شوێنێکی و گەشتیاری هەرێمی کوردستانە ئەمە نمونەیەکی زۆر کەم و دیاریکراوە لە شوێنێکی ئاوا تەنها 240 شوێنی کەپری گەشتیاری مۆدێرن هەیە کە پێداویستیەکان خزمەتگوزاریەکان پێداویستە سەرەتاییەکانی گەشتیاریشی تیابێ سەیرانکەریشی تیابێ کە بتوانێت گەشتی بۆ بکە هەموو پێداویستیانی خۆی لەوێیە بەیان بکات هەر لە پاک و خاوێنی ئەو شوێنە و هەر لە کەپر و ئەو حەسیری بەکاری ێنێ هەتا ئەو ئەرز و شتانی کە هەیەی گونجاو نییە بۆ گەشتیاران 1000 دانەی کەپری میلین کەپری شوێنی تایبەتی خەڵکی ئەو ناوچەیەن کە بەکاریان هێناوە کە ئەمانە بەداخەوە ڕێستنیشان بۆ نەکردووە و ئەو کەسانی کە لەسەر ئەوێ خاوەنکارن کە لەوێ ئەمێننەوە و لەوێ گەشتیاران پێشوازی لەکەن هیچیان کەسی پسپۆری واری گەشتیاری نین کە بە تایبەتی ئامادەی پیشەی گەشتوگوزار دوکان بوونی هەیە و ساڵانە چەندین کادری ناوەند پێگەێنێ و ئەتوانین ئێمە سود لەوانە وەرگین بۆی بتوان لە شوێنە گەشتەکانە دایان بنین کەوان زمانی جیاواز زانن و ئاستیشی ئەکادیمی ئەو کەرتیان خوێندووە بتوانن بە باشی خزمەتگوزاریەکان بە ئەتەیشیتێکی بەرزەوە بە مامەڵەیەکی دروستەوە لەگەڵ گەشتیارانە بتوانن هەموو خزمەتگوزاریەکانیان بۆ دابین بکەن. زۆر باشە کاکیوە هۆتێل مۆتێل و ڕستۆرانتەکانی یەکن لە ڕێگە سەرەکیەکانی بواری گەشت و گوزار ئەم شوێنان لە هەرێمی کوردستانە چۆن لە چ مستەوایەکن لە ئاستێکان کە خەڵک لە دەرەوە بێت لێرە بمێنێتەوە لەو جێگایانە یاخود سەردانیان بکا بە شۆک و زۆقەوە؟ بەڵێ بێگومان لە هەرێمی کوردستانە ڕێژێکی زۆر لە هۆتێل و لە مۆتێل هەیە و لە ڕێستۆرانتەکان هەیە لە کافێکان هەیە لە هەوارگە گەشتیارەکان هەیە تا ڕادێکی زۆر دەتوانین بڵین بەڵێ لە هەرێمی کوردستانە کوالیتی شوێنەکانمان هۆتێلەکانمان مۆتێلەکانمان باشن بەڵام بە ڕێژێکی زۆر کەم ئەتوانین بڵین هەمویان لە ئاستێکی کوالیتی زۆر بەرزانین و زۆرینەیان لە ژێر چاودێری گەشتوگوزارە لە ژێر چاودێری ئەو شوێنانەیە کە هەن دەرچوون و چۆن بڵێ لەو کاتەیە ئەوان ئەتوانن سەرپێچی یاسا ئەکەن و بەپێی مامەڵەکان و ڕێنمایەکانی بەڕێبەرایەتی گەشتوگوزاریەکان و دەستی گشتی گەشتوگوزار ڕێناکەن کارەکانیان ناکەن ئەگەر بتوانن بەوپی ئەو ڕێنمایانی خۆیان و شوێنەکانی خۆیان بپارێزن و بتوانن پێشوازیی زۆر بە باشی لە گەشتیارە بکەن بە بەرپرسیارانە بتوانن پێشوازی لە گەشتیار بکەن ئەو کاتێ ئێمە ئەتوانین پێیان بڵین هۆتێلیشی مۆدێرن و باشن کە هاندەرن وی کە گەشتیار جارێکی تر سەردانی هەرێمی کوردستان بکاتەوە و لە هۆتێل و مۆتێلەکانە بمێنێتەوە. کاگیواکیە نرخی ئەو کابین و شوێنە گەشتیارانە دیاریەکات لە ئێوە یاخود لای شوێنێکی دیکەوەیە هەندێک جار لێوەش دەکرێتەکانێکیان نرخیان زۆر بازارێکی ئازادە
ڕاستە بەڵێ ئەمە زیاتر لە بەڕێوەبەرەتی گەشت و گوزاریەکانە لە هەموو سنوورەکانی شارەکان لە سنووری شاری سلەیمانی بەڕێوەبەرەتی گەشت و گوزاری سلەیمانی لە سنووری شاری هەولێر بێگومان بەڕێوەبەرەتی گەشت و گوزاری هەولێر لە هەموو شارەکانی تر ئەو بەڕێوەبەرەتی کە لەو شارە و لەو ناوچە و لە قەزایە هەیە ئەتوانێت ئەم ڕێژانە دیاری بکات یاخود دەستی گشتی گەشت و گوزار زۆر جار ڕێنماییەک دەرەکات کە شۆڕێک هاتەوە بۆ بەڕێوەبەرەتەکان بەڕێوەبەرەتەکانیش بەڕێنمایی ئەیەن بە شوێنە هۆتێلەکان بەڵام لە بۆنە و مناسبەکانە بەداخەوە دەتوانین بڵین لەژێر کۆنتڕۆڵەکە دەرئەچێت بۆ مانایی کە ئەمە تەنها لە هەرێمی کوردستانە بەم جۆرە نییە لە هەموو جیهان ناتوانین بڵین لە کاتی بۆنە و مناسبەکانە لە بۆنە نیشتیمانیەکانە لە بۆنەکانی تریا ئەم ڕێژەیە زیاکە ئەگەر پێشتر ژوورێک بە $100 بوو بێت ئێستا ڕێژەکەی زۆر زیای کردووە ڕێژەکەی چونکە بۆ ڕێژەیەکی زۆر داهات لەو کاتەیە ئەتوانێت بەدەست بێنێ وەکو هەلێکە یخوازێتەوە خاوەن پرۆژە گەشتیارێکە خاوەن هۆتێلەکە هەلێکە یخوازێتەوە لەو ڕۆژەیە کە گەشتیاران زۆرن بتوانێت خازانجێکی زۆر بکات ئەمیژە بێت لەژێر کۆنتڕۆڵی بەڕێوەبەرەتی گەشت و گوزاریەکان و دەستی گشتی گەشت و گوزار دەرنەچێت زۆر باشە خوا بێوێت لە چەند ڕۆژێ ئایندەیە چینە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە و هەروەها وەرزی بەهاری ئەگەر کەسێک بێوێت لە مۆژزەیە یاخود لە مانگی پیرۆزەیە گەشت و سەیران بکە ئاساییە یاخود ئەکرێ شوێنە گەشتیارەکان چۆن خۆیان ئامادە بکەن لە مانگایە پێشوازی لە گەشتیاران بکەن بەڵێ بەگشتی ئەوە کەوێتەوە کە سەر حەز و ویستی گەشتیار و سەیرانکەرەکە لە ناوخۆ لە دەروی وڵاتە سەردانی شوێنەکانەکەن سەردانی شوێنە گەشتیارەکانەکەن بێگومان شوێنەکان ئەبێ بە زۆر بە بەشازی زۆر باش مامەڵێکی دروستیان لەگەڵا بکەن چونکە ئەم کەسانە لە ڕووی ڕۆحیەوە مانگی ڕەمەزانە و ئەم کەسانە هەمویان بە ڕۆژوون و لە مانگیشی پیرۆزی ڕەمەزانان ئەو پەیوەندیشی ڕۆحیان هەیە و لەگەڵ خودای گەورەیە لە ئێستا لە کاتێکان کە بتوان بەباشی خۆیان کۆنتڕۆڵ بکەن لە هەموو شتەکانی دیکەیە و بێگومان ئەو شوێنانە لە ڕێستۆرانتەکان بە تایبەتی کە شوێنی خواردنە و ئەو کەسانی کە زمانیان بە ڕۆژووە زیاتر گنیجیان بە خواردنەکان ئەتوانن بڵین ئەبێت زۆر بەباشی مامەڵیان لەگەڵا بکەن و لەو کاتی لە کاتی ئیفتار و بەڕبانکردنەوەیە زۆر بەباشی ئەو خۆراک و ئامادەکاریانە بکەن خواردنانە ئامادە بکەن کە تەندروستە بۆ لەشی کەسێکی بەڕۆژوو کەسێک بە ڕۆژوو ئەتوانێت چی خواردنێک بخوا خواردنی تەندروستیان پێشکەش بکەن و ئەو گەشتیارانەمان کەیەن بۆ هەرێمی کوردستان یاخود سەیرانکەرەکانمان یاخود سەردانیکەرانی ناوخۆ توانن زۆر بەباشی سوودی لێوەرگرن. کاگیەوە بەگشتی لە کۆتاییدا دەبێت چی بکرێت کێ ئەبێت هەموو لایەک هاوکار بێت یا باڵین بۆی کە کەرتی گەشتیاری زیاتر بەرە پێ بدەینەوە بێتە هاوشانی ئەو داهاتانی کە حکوومەت دەستیەکەوێت هەرچەند هەر داهاتێکی دەستکەی بۆ میلەتەکەی نییە کەرتی گەشتیاریشی بچێت سەرەوە بە تەکید لەوانەیە دووبارە سەرف نەکرێتەوە لە کەرتی گەشتیاریە بێگومان لە هەرێمی کوردستانە لە هەموو شوێنەکان لە هەموو ئەو لایەنانێکی پەیوەندیدارن بە گەشت و گوزارەوە ئەتوانین بڵین ئەوانە بەرپرسیارن بە نمرەی یەک بە پلەی یەکەم ئەو شوێنانە بەرپرسیارن کە لایانی پەیوەندیدار و حکومین بۆی بتوان بەباشی پەرە بەو شوێنانە بن و بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرەتەکان و لەگەڵ ڕێکخراوەکانی گەشت و گوزار و لەگەڵ دەستەکانە بتوانن بەباشی پیلان و پرۆژەیەک دابنێن کە بتوانن بەباشی پەرە بە گەشت و گوزار بن و بەڕاستی لە هەرێمی کوردستانە کە لە ئێستاە وەزارەتەکانمان داهاتیشی تەواوەتیان بنەکراوە و کابینەی نۆهێم بە خۆشحاڵیەوە لە کەرتەکانە ئەو کەرتانی کە سەرچاوی ئابوورین بۆ هەرێمی کوردستان پیشەسازی و کوشت و کاڵ و گەشت و گوزار کە بە تەواوەتی لە میکانیزمی خۆیانە لە کارنامەی خۆیانە ئەمانیان ئەم کەرتانە و ئەم بارانیان داناوە لە ناویانەکە کەرتی گەشت و گوزاری داناوە بۆی بتوانێت پەرێکی زۆر باشی پێبات بە هیواین هەمویان بە هەمانجی لەگەڵ یەکترا لەگەڵ دەستەکانە بە هاوکاری و مرۆیی ئەو کەسانی کە دەرچی گەشت و گوزارن بتوان هەلێکی کاری زۆر باش بڕەخسێنن بۆ کەسانە کە بووی بتوان بە تەواوەتی پەرە بە گەشت و گوزار بن و لە ڕووی مرۆییەوە لە ڕووی سروشتی و لە ڕووی ئەو شوێنانی کە بۆ بەرهێنانی زیاتر لە گەشت و گوزارا بکەن بۆی بتوانین گەشتارێکی زۆر لە هەرێمی کوردستان ڕاپێشین. دەستەکانە خۆش بە سپاس بە ئامادەبوونە زۆر بەڕێزیون بەرپرسی ڕاگەیاندنی کۆمەڵەی گەشت و گوزارناسان سلێمانی زۆر سپاس بەوێش کاتی خۆش